دوو هەفتیان پشتی هەڵبژاردنین پەرلەمانی هەرێما کوردستانە عێراقی هێشتا ئەنجامên فەرمی نەهاتنە ڕاگەهاندن و هەموو لایەنژی ژە ئەنجامان نەڕازینە گەلوچما و ئەم چاوەڕێی چ پێشهاتین سیاسی لە هەرێما کوردستانی دیکن دکتۆر بیلال وەهاب لێکۆلەری واشنگتن ئینستیتیوت لە واشنگتن چاودێری هەڵبژاردنەکانی هەرێمی دەکرد و تازە گەڕاوەتەوە لە کوردستان. زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس خێر بەخێر. هەڵبەتە بە ئەوەی دەست پێ دەکەم کە باسی ئەنجامەکان و بوو تا ئێستا ئەنجامەکان بە فەرمی ڕانەگەنراون. ئەندامی کۆمیسیۆنی باڵا دەڵێ لەبەر ئەوەیە کە سکاڵاکان لەسەر ڕێژەی 15% ئەنجامەکان هەن و تا ئێستا یەکلان نەکراونە. تا چەندێک ئەم سکاڵانە جددین و ئەبن بەهۆی ئەوەی کە ئەنجامەکانی کە ئێستا بەرایە بگۆڕێن. هەڵبەتە ئەم هەڵبژاردنانە جیا لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە دوو خاڵە جیاواز بوون. یەکەم ئەوەی کە توندوتیژی سیاسی کەم بوو و دووەم ڕێژەی بەشداربوونی خەڵکیش لەم هەڵبژاردنانە کەم بوو لەبەرەوەی کەوا خەڵک ماندووبوونێکیان هەبوو بە هەڵبژاردننی عێراق مەسەلەی ڕفراندۆم و لاوازی ئۆپۆزیسیۆن کەوا خەڵک تەجێ بکەم چێ سەر سنووڕەکانی هەڵبژاردن. بەڵام ئەوەی کە کێشەی سەرەکیە مەسەلەی تەزویرە کە یەکێتی و پارتی گلەی لە یەکتری یەکەن کەوا لایەنەکەیتە تەزویری کردووە. ئەوزەم تەجربەی سیاسیش وایە لە کوردستانە کاتێک کە ئەم دوو حیزبە گلەی لە یەکتری یەکەن هەوزەم هەردووکیان ڕاستەکەن. بۆیە وا دیارە تەزویرێکی منەظەمی قانونی کراوە بۆی کەوا جنسیە و نفوذ گوایە تەزویر کرابێتەوە و چەندەها کەسێک توانیوێت هێن زیاد لە جارێک دەنگ بدەن. بۆیە لایەنەکانی معارەزە و ئۆپۆزیسیۆن باس لەوە دەکەن کە مقاطعی پرۆسی سیاسی بکەن یاخود نەچنە پەرلەمان بۆ نمونە حیزبی نەوەی نوێ و جدی ئێمە هەر بەشداری پرۆسی سیاسی کوردستان ناکەین. بۆیە دەیانەوێت بەشداری پەرلەمان دەکەن بەڵام بەشداری حکوومەت ناکەین. بۆیە ئیسە پرۆسەیەکەیە کە لەوانەیە ئەم مەسەلەی تەزویرە هەموو پرۆسی سیاسی بخاتە ژێر پرسیارەوە. جاران یەکێتی و پارتی منەتیان بە گلەیەکانی ئۆپۆزیسیۆن و بەڵامیسە خۆشیان بەنیان تەواو نییە. بۆیە بۆی مزداقیەتێک بۆ پرۆسی هەڵبژاردن بگەڕێتەوە دەیانەوێت هیچ نەبێت جۆرە لە ئیتفاقی سیاسی بکرێت پێشەوەی نەتیجەکانی ئەعلان بکرێت. ئیتفاقی سیاسی بکری نەکری ئەمە وەکوڵی لە ئەوەدا لە بازدا. بەڵام حکوومەتی داهاتووی هەرێم پێشبینی چی دەکەین شێوەکەی چۆن بێ؟ ئێستا یەکێتی و پارتی وەکو دوو حیزبی سەرەکی کوردستان وەکو دوو حیزبی براوە کە پارتی یەکەم بۆ یەکێتی دووەم بووە هەرێکێکیان بە جۆرێک هەڕەشەی مقاتعە ئەکەن هەڕەشەیەوە ئەکەن کە دوو ئیداری بگەڕێتەوە جارێکی تر پارتی هەڕەشەلەوە کەکەوە حسابی کورسی لەگەڵ یەکێتیەکان نەک حسابی وەزن. بەڵام من وایە بینم کە لەبەرەوەی دەستگاکانی حکوومەتی هەرێم دەستگای لاوازن لەلایەکی تر لەبەرەوەی کەوا بنکە و مەبادیئی دەسەڵات لە کوردستانە بریتینە لە دەنگ و لە کورسی پەرلەمان بەڵکو بریتیە لە چەک و لە پارە پارتیەکێتیش لە چەک و پارە دوو زۆنی تایبەتیان هەیە. بۆیە بەبێک حکوومەتیان پێ تەشکیل ناکرێت. یعنی حتا ئەگەر هاتە ئەوەی کە بە پێشمارەکان کە پارتی زۆرینە و ڕەنگە لە سەدا نیوەی یان پەنجاوێک زیاتر ئەندامەکانی پەرلەمان لەگەڵ بن چووکە پێم وایە دەتوانێت لایەنەکان گۆڕان بێ یان یەکگرتوو بێ یانش ئەوانەی دیکە ئەندامانی دیکەی ئەوەنەی مەسیحیەکان و تورکمانەکان بەلای خۆیانە بکشن و بتوانن حکوومەت پێک بێنن. یعنی تۆ بە باوەڕی تۆ کە ئەم سیناریۆیە دوورە؟ زۆر دوورە چونکە ئەمە فلەندانی ئەمە کوردستانە. یعنی تەحالوفاتی دەنگ و کورسی لەوە چ یەکێتی پارتی لەگەڵ معارەزە بیکەن بەڵام لەگەڵ یەکتر پیان ناکرێت. بۆ نمونە من بەرپرسێکی یەکێتیم بینی وتی قەیچێکە بە ئەنجومەنی وەزیران بڕیار دەربکە بۆ گۆڕینەوەی بۆ گواستنەوەی پۆلیسێک لە قوتابخانەیە بۆ قوتابخانەیەکی تر ئەگەر یەکێتی وەکو حیزب ڕازی نەبێت لە سلێمانیە پارتی لە بە حکوومەتی هەرێمیشی بەدەستەوە بێت ئەو دەسەڵاتەی نییە واقعەکە ئەوە هات. ئەو تەحالفە دەمێنێت سەرڕای ئەوەی کە لە بەغا شتێکی تر ڕوئەدا. جا ئەوەش بەشێکی ترە کە ئیسە معادلەی عێراقی هاتووە ناو معادلەی کوردستانەوە. ئەم تێکچوونی باڵانسی دەسەڵاتە لە نێوان یەکێتی و پارتیە کە ئێستا پارتی زیاتر لە دوو ئەوەندەی یەکێتی کورسی هەیە وای کردووە کە یەکێتی لاسەنگی خۆی لە بەرامبەر بە پارتی بە سیاستکردن لە عێراق دووبارەکەتەوە وەکو لە هەڵبژاردننی سەرۆکی عێراق بینیمان. بەڵێ باشە ئەو لایەنەی کە دەڵێن بەشداری پرۆسەکە ناکەن چ لە پەرلەمانیان لە معارەزەدا بێ بەتایبەتشتنەوەی نوێ یان چیان بەدەستەوەیە بۆ وا دەکەن هەر گلەی لەسەر ئەنجامەکانە لەسەر تەزویر بەداخەوە تەجربەی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە تەجربەیەکی سەرکەوتوو نەبووە لەبەر دوو هۆکاری سەرەکی. هۆکارێکیانەوەیە کە یەکێتی و پارتی مەجالیان نەداوە وەکو ڕووکەش لە حکوومەت هابنەوە وەزارەتێک بۆ تۆ تەنانەت وەزارەتی گەورەش بەڵام بەشداری دەسەڵات نەبوون. واتە هەر کاتە یەکێتی و پارتی بۆ نمونە پەرلەمان پارتی بە
بە بڕیارێک توانی پەرلەمان تا بخات وەزیرێک کاتێکەوە پارتی مەسەرەن گۆڕانی بەدڵ نیە ئەتوانێت ئەو وەزیرە دەربکات کاتەمە بەشداریکردنی دەسەڵات نییە بەڵکو بەخشینی پۆستی حکومیە بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەمە لەلایەکی تریش ئۆپۆزیسیۆن نەفەسی ئەوەی نەبووکەوە چاوەڕێ بکات تا دەستگاکانی حکوومەت بەهێز بن بۆی بوونیان لەناو حکوومەتە فعلەن بریتی بێت لە بوونیان لەناو دەسەڵاتە ویستیان پەلەیان کرد زوو جێدەستی خۆیان لە حکوومەتە قایم بکەن کەەوە ڕەتفعلێکی لای پارتیگەیتی دروست کرد بە کورتی ئێمە چاوەڕوان ئێوە دەکەن حکوومەتی بەغا دا بە مەزری ئەوجا هەرێمی کوردستان دەست پێ بکات بۆ پرۆسەی من بە دوو پاکێجی بەیەک بەسترا و دەیان بینم واتە ئەبەیەکێتی و پارتی هەتا لە بەغا شەڕ بکەن و دژایەتی یەکتری بکەن ناتوانن لە حکوومەتی هەرێمە حکوومەتێکی سەقامگیر دروست بکەن بۆیە ئەبێت جۆرە لە ئیتفاق لێنە ئەم دوو لایەنە هەبێت لەسەر بەغاش و لەسەر کوردستانیش هەبێت مەسەلەی ئەم دڵتەنگیەی کەوا دروست بووە لە هەڵبژاردنی سەرۆک کۆماری عێراق ئەبێ یەکلایی بێتەوە ئەگەنا حکوومەتی هەرێم بە ئاسانی دروست نابێت بەچی بە بەخشینی پۆستەکان بەچی ئەوە دەبێت بە تایبەتیش باسەیە لە کە عادل عەبدولمەهدی هەوڵ ئەدا ئەو لایەنانە ڕازی کاتن چ لایەنی پارتی بێ چ لایەنی سونەکانی ئەوەی کە ڕازی نین لە پرۆسی سیاسی عێراقا یعنی لە کۆتاییە وەزعی عێراق ئیسە بەرەو باشی ئەڕوات وەزعی هەرێمی کوردستان بەرەو باشی ئەڕوات شەڕی داعش تەواو بووە دامی نێودەوڵەتی بۆ عێراق و کوردستان گەڕاوەتەوە مەسەلەی ڕێفراندۆم کوردستان خەریکە جارێکی تر لەگەڵ مەحفەلی نێودەوڵەتی وڵاتە دراوسەکانە تەعامل ئەکات نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە ئەڕوات کە بارە ئابوووریەکە چاکە کاتەوە ئەم شەڕانە شەڕی بچووکن لە چاو ئەو هەلانەی کەوا لە بەردەم هەرێمی کوردستانایە و عێراقیش عێراقێکی جارانی حکوومەتێکی تازەیە کە ئەتوانێت کوردستان لاپەڕەیەکی سپی لەگەڵ بەغدا بکاتەوە ئەگەر لایەنە سەرەکی کوردستانیەکان بتوانن لە کێشەی نەفسی بگەن تەعاملێکی عەقلانە کە لە قازانجی هەردوو لابێ بەڕێی من داهاتوو باشترە بێ دکتۆر بیلال دەست خۆش سپاس دکتۆر بیلال وەهاب لێکۆلەری واشتن ئینستیتیوت لە واشتن میوانی کورد کۆنەکشن